سڵاوتان لێبێت خوێندکارە ئازیز و خۆشەویستەکانی پۆلی 4 هیوادارم هەمووتان زۆر باش بن بە هیوای سەلامەتی و تەندروستێکی باش بۆ هەمووتان. ئێستش دەسەکەین بەوانەی ئەم جارەمان کتێبی جوزئی دووەم لە وەحدەی پێنجەمەوە دەست پێ یەکەین. گوڵەکانم ئێستش ئێوە ئەتوانن ئەمە بنووسنەوە و چی بکەن؟ ئەم گۆرانیە لەبەریشیکان دووە ئەوەی چەند جارێک گوێتان لێگر. دوای ئەوەی کە نووسیتانە و چەند جارێک گوێتان لێگر بەڵام هەوڵبەن بە نووسینەوە لەبەریکەن. باشە گوڵەکانم، دوای ئەوە چی ئەکەین؟ کە ئەوەمان نووسیەوە و لەبەریشمان کرد ئەچین بۆ تەمارینەکانی. ئەو تەمارینانی سەر بە ئەم گۆرانیە بێ چی بکەین؟ حەلیکەین. جسم الإنسان لي رأس لي عينان لي أنف لي أذنان وفمي فيه الأسنان فمن أنا لي صدر ويدان لي ظهر لي قدمان لي بطن لي ساقان فمن أنا لي نطق ولسان أعيش في أمان أنا الإنسان أقرأ لي رأس لي عينان لي أنف وأذنان وفمي فيه الأسنان. ئێستش چی ئەکەین دوای ئەوەی کە خوێنمانەوە گوێی لێگرین بە گۆرانیەوە؟ ئێوە ئەتوانن بە گۆرانیەکەشەوە لەبەریکان. گوڵەکانم ئێستش وەکو وەحدەکانی کە هەموو جارێ هەر وەحدەیەک بە گۆرانی دەست پێیەکە. ئەم جارە بە گۆرانی جسم الئینسانی دەست پێیەکە. جسم الئینسان واتە لەشی مرۆڤ. لي رأس لي عينان سەرێک و دوو چاوم هەیە. لي أنف لي أذنان لوتێک و دوو گوێچکەشم هەیە. وفمي فيه الأسنان لەناو دەمما چی هەیە؟ دان هەیە. هەموومان نەزانین لەناو دەممانە چی هەیە؟ دان هەیە. فمن أنا من کێم؟ لي صدر ويدان من سنگ و دوو دەستم هەیە. هەموومان دوو دەستمان هەیە وانە؟ لي ظهر لي قدمان من پشت و دوو پێم هەیە. لي بطن لي ساقان من سک و دوو قاچم هەیە. فمن أنا من کێم؟ لي نطق ولسان من قسەکردن و زمانم هەیە. واتە ئێمە هەموومان ئەتوانین قسە بکەین و زمانیشمان هەیە. أعيش في أمان يعني أجيم بآسودەیی. أعيش يعني أجيم، أمان يعني آسودەیی. أنا الإنسان من مرۆڤم. جسم الإنسان لي رأس لي عينان لي أنف لي أذنان وفمي فيه الأسنان فمن أنا لي صدر ويدان لي ظهر لي قدمان لي بطن لي ساقان فمن أنا لي نطق ولسان أعيش في أمان أنا الإنسان أنا الإنسان. أقرأ لي رأس لي عينان
لي أنف وأذنان وفمي فيه الأسنان. گوڵەکانم کە تەمرینەکانتان حل کرد بۆ ئەوی بزانم حلتان کردووە وەزیفەکانتان نووسیوە ئەتوانن لە کۆمنت بۆم دابنێن بزانم ئێوە واجبەکانتان بە جوانی حل کردووە. گوڵەکانم ئەمە تەمرینی جسم الإنسان، ئەمە تەمرینی ئەوەل. أكمل أنشودة جسم الإنسان بكلمة ناقصة. واتە ئەمە گۆرانیەکەی جسم الإنسان ئەبێ چی بکەن لەم فەرەغانەیە ئەو کەلیماتانی ناقصە ئەو کەلیماتانی کە دیارنێ ئێوە بینووسن. لی فەراغ لی عینان ئەبێ چی بنووسین لێرەیە؟ لی فەراغ لی ئوذنان و فەراغ فيه الأسنان. لی فەراغ وێدان، لی فەراغ لی قەدەمان، لی فەراغ لی ساقان. ئێوە ئەو کەلیماتانی دیار نییە لێرەیە ئەینووسن. هنا سەر تەمرینی ثانی. أشطب ما ليس جزءا من الأجزاء الجسم الإنسان. ئەڵێ چی؟ ئەم کەلیماتانە ئەخوێنینەوە بزانین کامیان بەشێک نییە لە جسمی مرۆڤ. ئەو کاتە ئێمە چی ئەکەین؟ ئاوا خەتێکی بەسەرا ئەهێنین. لیسان، ئایا لیسان بەشێکە لە جسمی مرۆڤیان نا؟ ئەمان، ساقان، نوتق، عینان، فم، أنف، يدان، ظهر، أذنان، لسان. باشە گوڵەکانم ئەوەی لە جسمی ئینسانە هەیە ئێمە دەستکاری ناکەین، بەڵام ئەوەی لە جسمی ئینسانانی ئەبێ چی بکەین؟ ئاوا زەربێکی بەسەرا بێنین. هەینە سەر تەمرینی ثانی. تەمرینی ثالث. ئەمە چی ئەکەین؟ ئەم کەلیماتانی عەمودی یەکەم ئەبێ بیگەێنین بە عەمودی یەکەم. لی نوتقون. باشە لی نوتقون لەگەڵ چیە ئەگونجێ؟ الإنسان في أمان ولسان لەگەڵ کامیان ئەگونجێ؟ ئەیگەێنی پێی. ئەعیشو لەگەڵ کامیانە ئەگونجێ؟ ئەنا لەگەڵ کامیانە ئەگونجێ؟ ئەو ئەم کەلیماتانەی عەمودی دووەم کە لەگەڵ عەمودی یەکەمە ئەگونجێ ئاوا مەسەن بەم شێوەیە کامیان ئەگونجێت ئەیگەێنین. گوڵەکە تەمرینی چوارەممان هەیە. تەمرینی چوارەم ئەم کەلیماتانی عەمودی یەکەم چین؟ مفردن. ئەبێ بیانگەێنین بەوانی عەمودی دووەم کە چین؟ کە موثەنان کە ئەبن بە دوان. لە زمانی عەرەبیە بۆ ئەوەی کەلیمەیەک لە مفردەوە بکەین بە موثەنا ئەبێ چی بۆ زیادکەین؟ وەکو ئەمە ئەلف و نۆنی بۆ زیادکەین. ئێستا وەرنە ئێرە بزانین ئێمە چۆن ئەتوانین لە زمانی عەرەبیە کەلیمەیەک لە مفردەوە ئێستا ئەم کەلیماتانی ئێرە هەمویان چین؟ مفردن. چۆن بیانکەین بە موثەنا؟ موثەنا یعنی چەند؟ یعنی دوو دانە. ئەبێ چی بۆ زیادکەین؟ ئەلف و نۆنی بۆ زیادکەین. ئێستا یەدمان هەیە، ئێمە دوو دەستمان هێوانە. یەد، یەدان، دەست، دەستەکانە ها ئەلف و نۆنی بۆ زیاد ئەکەین. ئوذن، ئوذن یعنی یەک گوێچکە. ئەگەر بڵین دوو گوێچکە ئوذو نان ئەلف و نۆنی بۆ زیاد ئەکەین. عین یعنی یەک چاو. ئەگەر بڵین دوو چاو ئەوە چی بۆ زیادکەین؟ ئەلف و نۆنی بۆ زیادکەین. قەدەم یعنی پێ، قەدەمان یعنی دوو پێ. ساقمان هەیە، ساق یعنی قاچ، ئەڵێن ساقان ئەلف و نۆنمان بۆ زیاد کردووە. ها کردومانە لە مفردەوە کردومانە بە موثەنا. لە زمانی عەرەبی ئەگەر بمانێ کەلیمەیە لە مفردەوە بیکەین بە موثەنا ئەبێ چی بۆ زیادکەین؟ ئەبێ ئەخیرەکەی ئەلف و نۆنی بۆ زیادکەین. ئێستاش بۆ ئەوەی بزانین ئەم تەمرینە چۆن حلەکەین ئەها یەد، یەدان. ئەی ئوذن ئەبێ بە چی؟ ئەبێ بۆی بگەڕین بزانین کامەیە؟ عین. ئەویش بۆی بگەڕین. قەدەم ساق، عەمودی ئەمبەریش قەدەمان، ئوذنان، عینان، ساقان. بگەڕێ بزانە کامە موثەنای ئەم مفردانەیە بیدۆزەرە و بیگەێنە.